داخل بووە ئەخف من خۆشەویستان سڵاوتان لێبێ ئێوارەتان باش ڕۆژێکی خۆش بۆ هەمووتان خۆشحاڵم ئەم ڕۆژ دەگەڕیان بۆیە ئەم ماوەی هەموومان ناونەوە بەرنامەی تایبەت چووە هەموو بەرنمەکان تایبەتن بە بۆنەی نەورۆزەوە دیارە شانسی گەڕیامیدا کراوەتەوە کۆمەڵە دەنگخۆش لەودی و سنوورەکانە وەکو شەماڵێک ڕویان کردوێتە ئێرە کە دڵی ئێمە و پرژێنەکەن دڵی ئێمە بەڕاستی فێنگەکەنەوە بە ئاواز و بە میلۆدی خۆشەکان ئەو سنوورە دەستکردانەی کە هەیە بەڵام ئێمە سوپاس بەخوا هونەرەکەمان هەمومان پارێزەوە هونەرەی کە شانازی پێوەکەین کەسێکم ڕۆمیوانی منە ئەوش سوپاسی ژەنیاری بەتوانە مامەسا حەمید جانەکەم حەمید ژەنیار حەمیدی کەمانچە حەمیدی ساز حامیدی عود حامیدی گۆرانیبێژی دڵخۆش حامیدی دنیای بەهرەمەند حامیدی مۆزیکی سەرشەقام نازانم چۆن مامەسا حەمید وەسف بکەم لەگەڵ کاکە ئالانجان ئەمڕۆ لەگەڵ منن لە ستۆدیۆیە بەڵام میوانەکەمان زۆر ئازیز و تایبەتە ئەوێش هونەرمەندی دەنگزوڵاڵی دەنگخۆش کاکە ڕزای کوردەوارە کاک ڕزاجیان خوا بەخێربێ سپاسان دەکەین مامۆستاگیان هێوادارم نەورۆز لە هەمووتان پیرۆز بێ لە هەموو گەلی کورد پیرۆز بێ هەر لە خۆشیدا بن نەورۆز لە هەموو کورد پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێ من جاری ترش هەر نەورۆز بوو بێرمێت بە بۆنەی هەرە مامەسا حامیدە و کاکە هەرێم کاکەی کە لێرە و سڵاو و ڕێزی بێپایانی بۆ نەرم کاکەرێمی سەرۆکی کۆمەڵی ڕووناکبیری ئەرسان شانسمە بۆ ئەم دەنگخۆشی بە من ناسان ئەمە دووەم جارە ئەمە لە دوو نەورۆزە من شانسمە بۆ لە جۆم لەو دەنگە خۆشە بێ سپاس دەکەم وەڵات ڕێزی منیش بۆ سەرۆک هەریم کاکەیی کە هەمیشە پشتیبانگیریەکە لە هونەرمەندەکانی ڕۆژهەڵات پشتیبانمانە ڕێز و سڵاوم هەیە بۆ سەرۆک هەریم کاکەی بە هەموو معنەیە ئەرێم کاکەی سەرۆکە چونکە بەڕاستی سەرۆکێکی ئەمەە جوانە دایمە کللتورەکەی پاراستووە سەر و سیما و هوەر و هەموو جیانی کللتور و هوەرە من سڵاو و ڕێزی بۆ ئەنێرم سوپاسێکم بۆ دیارە جوانەکەی جا منم ئێمە ئەم بەنامەی ڕاستەخۆ پێشکەشەکەین هەستێ ژمارە مۆبایلەکەی ڕادیۆ گەڕیان 1970 471 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی 1950 ڤایبەر یاخۆ ژمارە مۆبایلێکتری ئاسیامانەیە کە 1970 1970 وەتساپە ئێوە دەتوانن پەیام و پیرۆزبایەکانتان ببنی نەورۆزە بنێرن بۆم بەرنمەیە یاد پرسیارێکتان هەبێ منەمەوێت چڵە نێرگزی یەکەمی ئەم بەهارەوە ئەم نەورۆزە یەکسە میلۆدیەک بێ لە مەقام و بەستێک بە دەنگە زوڵاڵەکەی کاک ڕەزا کوردەوار بزان ئەو ناوەی چۆن حەڵال کردووە ئەڵە کوردەوار و جۆمە لەو دەنگە خۆشا بێ لەو بەستە و مەقامە لەگەڵ کەمانچە جوانەکەی کاکە حەمید و کاکە ئالانە بە یەکەوە چینە لای یەکەم دیاریمان
دردوي السربن يا مبانا يبراقم سنگ سرداي نايدا مالقواي نازار باواناي كوي بزم ما نمشو بزم شهانه بزم ما نمشو بزم شهانه دوس وياد كردان رسم مردانه دوس وياد كردان رسم مردانه شاوري دوسم دوسم ناتوا شاوري دوسم دوسم ناتوا وش وش وزني
بەخێر بێنەوە کوردەواری هەرڵە بەخێر بێنەوە کام تۆرە دەستان خۆش بێخوا خۆشەویستانم پێشەوەی بێمە ناو بەرنامەوە بەڕاستی لێتان ناشارمەوە لەوەیە بووین خۆمان ئامادە بکەین و لە پێشوازی مامەستا حەمید و کاکە ڕەزا و کاک بورهان بکە بێکەوە هاتنەوە یەک هەواڵی بروسکە ئاسای زۆر ناخۆش ئەم شتا مێنێتەوە بۆ مێژوو لێرەیە بڵاو بۆەوە نازانم چی سوود لە مردنی هونەرمەندان ئەبیننیان ئەو کەسانی کە چاویان بە هونەرە هەڵایەت ینی زۆر عیبە جارێکێک لەوانەیە کە بڵاوی کرد بە خۆی هونەرمەندە قەینا براکە مەگە تۆ بەڕاستیش نەتبیستووە نابێت تۆی هەواڵە چیوان ناخۆش بڵاو بکەیتەوە باوەڕتانە بێم دنیامێ بە چاو تاریک بوو هەواڵی درۆ و چاوەشەکاری کۆچی دوایی پاشای مەقاماتی کوردی پاشای مەقاماتی گەرمیان ئیمپراتۆری مەقاماتی ئەم سەردەما بۆ هونەری کوردی مامەستا شکوورخایەت بڵاو بوو بۆ بەڕاستی هەر خوا ڕەحمی کرد مامەستا حەمید پێشەوە لە بەرنامەیەک ترا بوو لە ڕادیۆ سلێمانی ئەوە نەوایە نەبیست بوو ئەجنا گەرۆک و مەمتان بیستایە من ژیانم لێ زۆر بە پەلە تەلەفۆنم بۆ کرد مامشکور هەروەکو هەمیشەیی خۆی پیاوە خاچی و جوانە و سادەکە دڵی یامەوە ئەو دڵنەوەی منایە ئەو سەرخۆشی ئەزای من چاقە بەدەخۆم ئەزایم پشت مەشکە ئەو دڵنەوەی منایەوە کە خەم نەخۆم شکوری جنیە من وتم بەخوا نەخەم بخواردە بەڕاستی زۆر خەریب و من بمرم بۆ هەڵە بەڕاستی خۆت زای مامەستا حەمید من لە ڕێگەی مامەستا حەمیدەوە بۆ یەکەم جار بە خزمەتی مامشکوری خەیات گەیشتم هەر بە یەک شەویشمان بۆ کە ساڵی پێم وا بێ 2007 بوو یا پێشتریش بوو بەخواگە پێشتر نەبوو بێم لە رادیۆ کاتە ڕادیۆ مەڵبەن شتێکمان بۆ کرد 2006 بوو دوای 2009 شتمان بۆ کردەوە لە زەردەشت ئیتر لەو کاتەوە پیاوە ڕەجی خۆشەویستی داکتەوە لە دڵی ئێمەیە چونکە پیاوێکی ئەمەنە سادە و خاچیە بۆ هەموو لێزانی خۆی لە مەقاماتەوە یعنی یەک تەلەفۆنی بۆ کە گاتە سلێمانی بۆ بەرنمەیەک بەڕاستی دوێنش لە بەرنمەیەک بۆ لێرە لە کۆمەڵ و کەلەپوری فۆکلۆری کورد کە دوێنە لێرە بووە هیوای تەندروستی باشی بۆ خوازم تەلەفۆنێکم لەگەڵ کردو ئەمڕۆ بڵاویشمان کردەوە لە پەیجی گەڕان میدیای توان سێریکەن مەقامێکیشی پێشکەش کردی بۆ هەوادارەوەتی شکور من ما هەموو سەلامەت و سڵاوم بگەێنە بە هەموو یا خواستا من هەواڵی مامەستا حەمیدشم پێگەیان چکە بەلای من هات مامەستا جان زوو ئەم شتانە ڕوایە ئێمە لەناو هەموو خەمەیە ئیشەکەین لە گەڕان میدیا هەموو دنیا سەرقاڵ بووە بە شەڕ و بە جەنگ و بە بێموچەی و هەتا ئەمڕۆ موچەی خانەنشین زۆری وەرنەگیراوە خەڵکێکی ئەو خەڵکەمە یاوەری ئێستاوە قەیرانێکی زۆر ناخۆش لەو لاشەوە ئەڵێ ئەم دنیای هەر هەمووی بە کورسی سەرە کۆمەرەوە گەریشەڵا حەل بووی تر نییە خۆشگوزەرانی بۆ وڵات هەموو یەگەڕێتەوە سەرە کۆماری ترواکە هەموو خەڵک جیرفانی فڕێبێتەوە لە پارە و دڵی خۆشە بێ نازانم سپادەی چیە بەڵام مهم وایە ئێمە ناوەستی سەرە کۆمارەت کەسەکە لە ئێستا و پیرۆزی بێ بەزاگای لەو میلەتە بێ مهم ئێمە هونەر کە زاگەی لە هونەر نیە مامەستا حەمید باسی مۆسیقای ئێستا شەقامەکە ئەوەش ناکەن هیچ حکوومەتە هیچ دەسەڵاتە بەقەدەر بڵێم هیچ ینی کە پێڵم هیچ بایەق بە هونەر نهێن ئێمە خۆمانین لێ ناگەڕێن هونەر بوەستێ ئەمانەی هونەرەکە پەچی نەکەیەوە تا لێرە دەستی ئەم هونەرمەند باجەکەین دەستیەوە ترماجەکەین بە خۆبەخە شەو ڕۆژی شەکەین ئەو پیاوە مۆسیقا باتە سەر شەقامەکان کوچە کۆڵانەکان هەر ئێمەش بین بەیەکەوە یەکەم کەس مۆسیقای سەر شەقاممادایانە لەگەڵ مامەستا حەمیدەیە ینی ئێستاگە هونەرمەندانەوە نەبووە ئەو ڕێچکێشمان شکان کە شەرم نەکەن لە کافتریا شتەکانە جینا بە قورئانە مردن نەبرسا بەزنی ئێستا مامەستا بەلای موزیکەکە ئەگەرەوە نەبووە بەڕاستی مامەستا هونەرمەند یعنی چی کردە لەم زروفە نازانم خەڵگە زانێت جەماوەرە زانێ نزمترین ئاستی موچە لە دنیا موچەی کارمەندی ڕۆشن بیریانی لە هەموو موچەکان کەمترە هونەرمەندێکی دێرینی وەکو مەحموود محەممەد کە ئێستا ئیتر لە لوتکەی هونەرایە شکور خەیاتوانە سەیریان کە بزانە موچەکەیان چییە لەبەرەوە باوە هەموو خەمە بە بابکەین لەگەڵ بەستێکی تراژ جوێنێت ئەگەر شتێکتانێ ڕوونکردنەوەی باسی بکەی مامەستا گیان کاکە ڕەزا لەسەر شکر خەیات لەسەر خۆتان وەڵام من سەرەتا زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ ئەو دەرفەتە گونجا کە من و کاکە مامەستا ڕەزا کوردەواری خۆشەویست لەگەڵ کاکە ئالانی خۆشەویست ئەمڕۆ بتوانین ئەو دەرفەتە بۆ ئێمە گونجاو بێت هونەرێکی باش و ڕەسەنایەتی پێشکەش بە هەواداران و گوێگرانی خۆشەویستی گەڕیان میدیا بکەین جێ خۆشحاڵیە کە من ئەمڕۆ لەگەڵ ئێوەی خۆشەویستم دوای گفتوگۆ لەسەر بابەتەکانی تری میوزیکی سەرشەقام و هونەرەکەی کاکە ڕەزای خۆشەویستیش دەدوێن خزمەتان دەبین باسە بچینەوە ئێرەتان ئاودان کردەوە وەربانم لە خزمەتان خزمەت گۆران دەردوێنین تۆ کاروانە بیار
والله والسر يا الله عزيز سنيان داري بي والله والسر يا الله خانم عجز بملادس والله بيشم الله درد دوليم درد دوليم درد بالاقاي برز دوليم درد دوليم واي درد دوليم درد بالاقاي برز دوليم درد شاويله مسد عليم درد شاويله مسد عليم يانا يوسع جواندي ولا تزاج شبي عزيز شادر نزارا ولا بالا بشمبي امان يسافر بما ولا قلم رزيايا بوان قلقل نزارا ولا لليم تريايا درد دوليم درد دوليم درد بالاقاي برز دوليم درد دوليم واي درد دوليم درد بالاقاي برز دوليم درد شاويله مسد عليم درد شاويله مسد عليم عزيز درد لقاني والله بزنا كيراوي امان شمان قل خون شاي والله شونم لي داوي امان شمان قل خون شاي والله شونم لي داوي درد دوليم درد دوليم درد بالاقاي برز دوليم درد دوليم واي درد دوليم درد بالاقاي برز دوليم درد شاويله مسد عليم درد شاويله مسد عليم دەستان خۆش بێ دەستان خۆش بێ بەخێر بێنەوە دەستان خۆش بێت مامۆستا حەمیدجان باسی ئەوەمان نەکرد کە من لێرەمە بە بیسەران بڵێم کە ئەوانش بیسەرانی خاستن گەڕیانێ فێم کە سوپاسی بێ پەیانی مامۆستا حەمید بکەن هەر شەیەکە و لایڤی هەیە ئێمە بۆ بەیانی گۆرانیەکانی لایڤەکەی لە ڕادیۆ پەخشەکەین بۆ زانینە ئەوانەی دانا پێنجێنی کە ڕێزم هەیە بۆی ئەوانەی کە ئۆستا جەلیل کۆرە ئەوانەی نازەم وەڵا بڵم چیە لە هەر دانیشتێکی کرد بێت ئەوە تازانەژەوەی کە لەگەڵ گروپی یارسان ئەوەی لەگەڵ کاکە سامان زەڕەنگار لەگەڵ چیتر وەڵا نازەم زۆر دانیشتان کرد بۆ یادی ماملێ ئێمە هەموو ڕۆژانە لە ڕادیۆی گەڕیانەوە گوێبیستی بەرەمەکانی مامۆستا حەمیدی ژەنێرە بین دەستی خۆش بێ گرنگەوەی ئێمە هونەر بکەین کاکە جەزای خۆشەویست تۆشێکێکی لە خەڵکەماندووەکان دڵنیام کە داهاتوو ئیتر خۆمێژوو دوایی ئەگەر تۆ کارەکەت بکەیت چاکیا خراپ ئەبێتە مێژوو دڵنیام ئەوەی ئێمەش جوانەکانە ئەبێتە مێژوو ئێمە لە گەڕامیدیا هەم بەم دیکۆرە کلتوری سادەی کە ئەیبینی هەم بەوەی کە ئێمە ڕێزکێک ماشکان پێشتر پێیان وا بوو بۆ ڕادیۆ تەلەڤیزۆن تەنها ئەبێ بەرهەمی خواپیاوەکان لێبا خواپیاوەکان چییە؟ ئەو کەسانی کە ئیمکانەتیان هەیە پارێکی زۆر خراوەتە بەردەستیان هەبوو دوو دەفتەر سێ دەفتەر دۆلاریان بۆ سەر بەکرد بۆ کلیپێ ئیتر ئەمە گوایە بێ هەر لە تەلەڤیزۆن و لە کەناڵەکان هەر ئەمانە لێبری ئەی باش ئەگەر کەسێک ئیمکانەتی نەبوو کلیپکە ئەگەر کەسێک ئیمکانەتی نەبوو بەرهەمێ بڵاوکاتەوە یعنی ئەم کەسەی تر ئەبێ کاگە ڕزەڵیان ئەوە دانیشەوە سێری ئەو جەماعەتە بکە کە فەرشی سووریان بۆ داکرا لەگەڵ ڕێزم بۆ هەمووانی ئەوروپا لە ئەوروپاوان هێنانەوە کلیپیان بۆ کردن و پارێکی خەیاڵیان بۆ سەر بکردن هونەرمەندە بەژمەینەتە هەژارەکەش و نەیتوانێشتی بڵاو بێتەوە ئێستا ئەمە کراوە بە مینبەرێک کردومانە بە کەناڵێک بۆی کە هەموو هونەرمەندانە تیا بەشدار بن
هەموو هونەرمەندەکان بەسەرەکەنەوە میلیەکان شێوازی دانیشتنەکەمان بەرنامێکمان ناوی چایخانەی گەڕێنە بەڕاستی چاتێکری و دانیشین و قسەی خۆش ینی ئەو کلتورە ماشکانی لا ئەو سروشتێ بێ ئەو سروشتێک کە جنابەت باسەکە دیارە پەیوەندێکمان لەگەڵ کاکە ڕێباز مادوونەناس چاوی ماجەکەم پەیوەندەکە چێ بێ لەگەڵمان بێ کاکە ڕێبازیان شەغڕەندە کاک شێخ سڵاو لێ بێت دەنگی سڵاو لێ بێ کاکە شەغڕەنجیان خۆشەویستی گەڕیان میدیا و هاوڕێی هەمیشەی هەموو بەرنامەکانمان قوربانی تۆ سڵاو لە خۆت و لە بەرنامەکەت و سڵاو لەو میوانەتوانانە یا ڕەبی دەستان ساخ بێت و تەکەوتوو بن. سپاس بۆ کاکە شێغڕاند لە بنەماڵەی سۆفی کەریمی ڕەسەنی کوردەواری و ڕەسەنی شاری سلێمانی کوڕی پیاوێکی هونەرمەند و هونەردۆست سڵاو بۆ تۆش. من ئەوە یەکسر بڵێم حەفلەکەی نەورۆز دەست خۆش بۆ حەفلەیە ئەمە یەکسر بڵێم کە مامەزەزا من یەک دایمە هەم پێم وتە ڕادوو گەڕیان لە شێبێ ئەوەندەش لێ مۆجودە یاخوا بەخێر بێ بینیمی لە فستیڤاڵی نەورۆز بەخێر بێ تۆ یەکێکی لە خێزانی گەڕیان میدیا باوەڕەکەن لە خۆشیەوە یانیێ ڕۆژە وا خۆم گۆڕی بووتم وەڵڵاهی باوکە نەسم بۆ لەگەڵ ڕادیگەرانە ئیتر ئەوەی تیان بەخوا حەفلەکانی تر وەلا ناوەتم بە مامەزەزا لێ بێ جەماعەتیان لێ بن یا لە زیاتر ببێ ماڵەوە جمهورێکی زۆریشی لێ بوو سپاس بەخوا زۆریشی لێ مافەڵان لێبێ من دەستخۆشی لە تۆکەم ئەبێ هەموو کوردستان شانازی بە تۆ کاکە ئەوە حەفلەیەکی وا گەورە و خۆش دەسازی بۆ ئێمەوە و دڵخۆشکردنی ئێمە ئەم خۆشکردنی ئێوەشە زۆر سپاس کاکە شێغڕەنجیان سپاس دەکەم هیوای کاتێکی خۆشە بۆ خوازم چاوەکانە ماچەکەم دیارە ئەرچی ئێمەیە من ئێستا باسیۆم کە لە پێشی بەرنامەکەیە ئێمە توانیمان ئەو جەماوەرە زۆرە کۆ بکەینەوە لە کاتێکە خەڵک زۆر بێ هیوایە دنیا نەگەر ئێرە ناوچەکە هەمووی جیهان لە لێواری جەنگێکی زۆر زۆر ترسناکەیە ئێمە ئەم جەماعەتەی کە لە چواردۆری منن ئەو برادرە خۆبەخشانە هونەرمەندە خۆبەخشانە هەمویان برادێک ڕۆژە کۆمنتێکی بۆ نووسی بن ئەڵێ ئێوەم بە هونەرمەندەکانی ناو کەشتەکەی تایتانی گێتە بەرچاو لە کاتێکە کەشتێکە خەریب و نغرۆ بوو ئیتە تەواو نقمە بوو خۆ هەمویان مردن بەڵامەتی ئەوان تا ئاخر نەفەسیش تا پێش مردنەکە هەر بە مۆسیقا بۆی خەڵک ورەی نەڕۆخێنی پێش مردنەکەش هەر دڵی خۆش بێ ئێمە وتی ئێوەم بەو گروپێتە بەرچاو یعنی دنیا تروسکایەتیان نەماوە دنیا تاریچیە دنیا نەهامەتیە سەیری بزانە چێ دڵی خۆشە هەموو خەڵک جیرفانی بەتاڵ بێموچە بێ حاڵ بێوەزە جا لە لێواری شەڕە ئەم هەموو ململانەی لە ناو خۆمانە هەیە ماڵی کوردەوە بوو بازا پارچەوە ئێمە بەڵام ئێمە ئەرچی ئەمە ئەوەیە ڕۆژە لە ڕۆژان ئەما گەدمێنێتەوە ئەم بەرهەمانەمان لە سۆسیال میدیا لە ئەرشیفە بۆ نەوەکانی دوای خۆمان کەسانێکە بن کە بزانن ڕۆژێک لە ڕۆژان هونەرمەندەکان هەڵوێستیان هەبووە هونەرەکەیان نەفرۆشتوێنی هونەرەکەیان هەر پێشکەش کردوە بەخشیویانە لە پێناوی ئەوەی کە هونەر نەفۆتێ مامۆستاجیان ئەوە ئەرچێمێ بەس مامۆستا حەمید خۆی بەزام لە سەدان چالاکی خۆبەخشا کاگالان ئەمە کاکە ڕەزا دووەم جارە لەگەڵ ئێمە و ئەم کارمەندە خۆبەخشانی لێرن کاگرێباز کاگوران هەموو کارمەندەکان کاگالان و کاگامانج و شەو ڕۆژکارەکەن مامۆستا حەمید بەخوا بێ پاداش بێ موچە لە پێناوی بەڕاستی دڵخۆشکردنی خەڵکە ئازاد قەرەداغی هونەرمەند لە شاری هەولێرەوە هونەرمەندی دێرینی ئەم نەتەوەیە کە چەند ساڵێک لە ڕۆژهەڵات تەنان لە خزمەتی مابلێشە ئەو زۆر ئیشی کردووە لە شارە جوانەکەی مەهاباد و ئێستا لە هەولێرە ئەڵە سڵاو ڕێز بە هەمووتان من چاوی ماچەکەم ئامانج کەمال ئالان سلێمانی لە سڵاو و ڕێزی بەپیانم بۆ ئێوە و بەڕێبەرانی بەڕێزی کەناڵی گەڕامیدیا هیوای سەرکەوتنتان بۆ خواسم لە کۆتاییدا پێشنیاری داوەتکردنی هونەرمەندی بەڕێز سعدوڵای نەسیری یەکەم وەڵڵاهی من تەمە ناکەم خۆم تامەزرۆی ئەوەم کە لەگە سعدوڵای نەسیری لە نزیکەوە دانیشم ئەو پیاوە هونەرمەندە ژەنیاری سازیشە مامۆستا بە قامزانێکی زۆر دەنگخۆشە ئەویش ئەڵڵا وەستی خوێنێ بە شێوازی خۆیان بەڕاستی من هەموو جارێک کزە لە جەرگمەکە جۆن بێ بەونەم حەزە دەنگێتی خۆزگا تەمە ناکەین سعدوڵای نەسیریش ببینین لە ناو ستۆدیۆکانی گەڕیان میدیایە مامۆستا جان هەز ڕوونکردەوە کێ بچینە لای بەرهەمێکتر یا کاکە ڕزاگەر هەشتێک چێ بە لە سەقسەکانی من بۆ جەماوەکردنەوەی هەر بەڕێزت باسی ئەوەی میوزیکی شەقامەت کرد هەڵبەتە
دەست خۆش بێگومان ساڵی 2012 ئێمە 2011 وابزانیا بەڵێ یانزە بوو لە باخچەی نالیەوە دەستمان لە پێکرد باخچەی نالی و لە ئەمەی بەردەم چاخانەکەی خۆت بەردەمی چاخانی مەڵکەدی چاخانی ماڵکەی لێرەش یادی حەسەن زیرەک بێگومان ئەمانەمان لە شەقام کردووە بەڵام بە شێوە ڕسمیەکەی دەستی جەنابەت خۆش بێ ئەم هونەری سەر شەقامە لە تەواوی وڵاتان هەیە یعنی ئێمەش کە شارەکەمان ڕۆشنبیری بێ بەڕێی هەمومان یعنی بەڕێی هەموو میلەت ڕۆشنبیری مۆزیک بەشێکی گەورەی ڕۆشنبیریە کەوابوو دەبێ هەبێ بۆی گەشتیارەکان ڕووکەنە ئەم مامۆستاکارەسەر لەوەی ڕۆژێک بانگیان کرد دەموتیان دوو هونەرمەندی ڕۆژهەڵاتی هاتبوون مۆسیقای سەرشەقامیان پێشکەشەکرد مەفرەزەیەک هاتبوو ڕێکباری کردبوون گرتبوونی من تەداخۆلم کرد کە هاتم ببینێتم بە چه حەقێکیان گرتی قەرەباڵخی کۆبووەوە وتم لە هەموو دنیایە وتم باسی وڵاتانی ئەوروپا ناکەم چکە ئێمە بە 1000 ساڵیت نابین بە ئەوروپا من باسی ڕۆژهەڵاتەکەم کە بەتەنیشتمانەوە باسی تورکیاکەم باسی ئەردەنەکەم ئەوانەی کەم بینی و باسی لوبنانەکەم هەموو مۆسیقای سەرشەقام نەموو شوێنەیە چۆنیانگرن بەخوا خۆم چوون بەرمان ینی بەڕاستی کارەساتە ینی چۆنە بێ ئەم پایتەختی ڕۆشنبیری ینی ماوەیەک ئەوەشان قەدەغا کرد من چەند جار من تووشی ئەو بووم کە تەداخل بکەم بە حکمی پەیوەندەکانی خۆم و ڕفاقەتی هەندێ و بەربرسانە کە ئەوشتەمان هەڵ کرد ینی بەڕاستی ئەبێ ڕێگری لەوە نەکرێت دەستی تۆ خۆش بێت کە ئێستا کە لە بەدێک سەرا جاریوایە زۆر کار لێ مۆسیقای سەرشەقامیە بینیوە لە چەمچەماڵ لەم شوێنانە لە ناوەڕاستی بازارێکە ئەمە دڵی خەڵک ئارامەکەیتەوە ئەبێ هەمومان دەستخۆشی لێ بکەین قوربانە بم وەڵاهی وادارم بتوانین خزمەت بێڵن خزمەت بکەین ئەمە مهمە ئەخ بەچی بێڵن تۆ پرۆژەی حکومەت بوو کە ئێستا حکومەت وەبزانام خۆی لێ دزیوێتەوە ینی ئەوە چیە بێ بودجەیەکی زۆرەکەین بۆ تەرخان کە هەر بۆ هاتو چۆکەت و بۆی کە بەس ئەمریکای جیاز و ئامێرەکان دابین کردایە هیچ ترم نەدەویست باش ئەوە گریمان حکومەت لە وڵاتانە حکومەت ئەم ئیشە ناکە ئەی کوا سەرمایه‌دارەکان بۆ خاتری خوا ئەی باشە ئێوە سەرمایەتان لەسەر خوێن و ئێسک و پوروستی ئێمە کۆ کردێتەوە ئەی باشە تۆ سەرمایه‌داری چه وڵاتێکی ئەڵێ سەرمایه‌دارم لە کوردستان ئێ باشە ئەگە کوردستان لە وڵاتان ناسنامەی گەلەکان بە چیە بە سینەمایە مەسەلەن وڵاتێکی وەکو ئەمریکا بە هۆلیودەوە نازێ بە فلیمەوە نازێ وڵاتێکی وەکو فەڕەنسا بە کفەیکەرەوە نازێ وڵاتێکی وەکو ئیتالیا یا ئەڵمانیا بە مۆزارت و باخ و بەتۆبنەوە نازن ینی بەوە بە دنیا ناسانراوە باشە سەرمایه‌دارەکانیەوە لە کوێن بۆ دامی هونەر ناکەن لەبەر چی باشە با حکومەت نەیکە نابێ سەرمایه‌دارێ وەڵام من ئێستا بڕیارمدا ئەوەشم ناوێت ئەو شتێکە پێویستەکانی ئامێرەک دەنگیەکان و لایڤی کات ئێستا لەم جێگە جوانەی جەنابەت پێویستیت بە کەس هاوکارت بێ هەرە بێ هاوکارێکە دەبێت ئەگە هاوکار نەبێ ئایا توانی ناکرێت ئێکا کە من دەبێت جیازم لەگەڵدانێ یەکێک لایڤی فەیسبوک هەیەچێک هەر ئاگەی لە من بێ کەسێک خوا نەخواستە شەقامەی تر خۆ چاوی خەڵک ماجەکەم خوا نەخواستە کەسێکی ئەقڵ کەم بێت مەسەلەن خوا نەخواستە تووشی کێشەیەک ماکات سایزەرەکەم فرەدا سوزانم کێشەیەکم بەداخەوە هیوادارم گوێیان لێ بێت و بەڵام خۆشویان لێ بەڵام لە ئاسیەمە ئەوەی مشکلێ هابیست ئێمە بە مۆسیقار دڵی شعارێکی جوانت هەیە بە حەیران هێماڵین بە حەیران تا حەدای قەیرانێک هەر چەند ساڵە و دروشمە ئێمە دامانێنا هەرواشمان کردەوە هەمە دروشمی خۆم بووە بە حەیران چەند ساڵە تا حەدای هەموو قەیرانەکانمان کرد فعلەن دەست خۆش بێت دەستی تۆ خۆش بێت ئێستا بێنە سەر کاروانەیان کارو
ڕۆیوامێنی بەجیش ئەمنی کوشت بەدەخن کاروانە و هەی کاروانە کاروان ڕۆی بە بێباکی چەند خۆشە لەگەڵ یارێ چوارشەمبێ و دەچێمە چاکی دووسگرتەیەن بۆیە خۆشایە بۆ غەمگینی و غەمناکی دووسگرتەیەن بۆیە خۆشایە بۆ غەریبی و غەمناکی دەم خۆش بێ شتان بێ دەست خۆش بێ دەستان خۆش بە مامەسا حەمیدجان من نازانم ڕۆژانە شتێکم هیچ تۆ دەستکەوتووە کاگڕەزا لە پێیجی لەیلاخەوە دەرمێنەوە پێم وابێ گۆرانەکانی لەیلاخ مەقامێکی زۆر حەزینەڵی بەس نازانم ئەوە چێ مامەسا سەبیرم ناکرێتەوە مەقامێکی زۆر زۆر حەزینەڵە پێم وابێ خورشیدی بێ ڕیە مامۆستا لوڕیە بەڵێ شتێکم گوێ لێ بۆ بەدەنگی کاکەڕەزا بەڕاستی زۆر خۆش ئەیخوێنێت لۆڕیەکە لوڕێکەیە بەڵێ بەڵێ نوڕێکە ئەخوێنی نسەبەیەکەوە خۆشەویستانم ئەم بەنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێت لە گەڕیان میدیا لێک کاتە ڕاستەوخۆ لە سێ شوێن ئێستا ئەم بەنامەیە لایف ئەڕوات لە میکس میدیا لە کەناڵی گەڕیان ئێزی لە تەلەڤیزیۆنی گەڕیان ئێستا ڕاستەوخۆ بەنامەیە بینن و هەروە لەسەر شەپۆلی FM 94.1 ڕادیۆی گەڕیان ئەمان بیستن ڕاستەوخۆ ئەتوانن گوێرم گۆرانیانە بڵم دەنگە خۆشە بگرن ئەم بەنامە ببیستن هاوکات لە پیجی گەڕیان میدیا لە سوۆشیال میدیا لە پیجی گەڕیان میدیا لە فەیسبوک و کۆمنتەکانتان نەخێنە سەر چاومان هەست پێشنیارێکتان نەبێتوانن پێمان بڵێن و ئەتوانن پەیوەندیشکن بە بەرنمەکەەوە هەست پیرۆزبایەکتان هەیە بۆ نەورۆز یا بۆ پرسیارێکتان هەیە بۆ میوانە ئەز و خۆشەویستەکانم هەر سێ ژمارە مۆبایلی گەڕیان میدیا دانراوە پێتان ڕاگەێنم بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە بەردەوامین بەرنامەی هونەریمان هەر هەیە بەرنامەی پێشبڕچێمان هەیە بە هەندێک بەرنامەی تایبەتمان هەیە کەەوە خزمەت بە هەژارانەکات ئەتوانین لەو مانگە پیرۆزای لە خزمەتان نبین و بەرنامەی عیرفانیمان هەیە هونەری عیرفانی لە پێناوی مسلمانان و ڕۆژوانانی خۆشەویستە بەرنامەی زۆر جوانتان پێشکەشەکەی لە خزمەتان نبین دیارە باوکاری جارێک تێڵم کۆمەڵی هونەرمەندی مادونەناسی خۆبەخش و کۆمەڵی کارمەندی خۆبەخش لە گەڕان میدیا مامۆستا عەزیز باسی هونەری سەر شەقامی دەست پێ ناکەیتەوە خەریکە ناومێ دەبنکەوەڵی بەردەوامە من بەردەوامەبی بەردەوام ئەبێ بە هەمومان هەوڵ بین سپۆنسەرێکت بۆ پیا بکەین غێری حکومەت چکە حکومەت ڕەنگە ئیشی بە هونەر نەبێ من وای بۆ چمێنی لەوا چێ سپادێکی تیانە بێ هونەر بۆ حکومەت واللهی من سپاسی هەموو کەس دەکەم یعنی هەندێک جار ناڵێن بێمنەتی ناکەین بەڵام بەخواوەشیش نەبوو کاوکاری بوو بوون ئەگەر مناگەم لێ هاوکاریەکەش چۆن بۆ بەڵام هیوادارین ئەی لە پێناوی بەردەوامی هونەرە من یەکشت ئەڵام کاکە جەزای بەرز و بەڕێز ئەو و بابەتەی من میوزیکی سەر شەقامە من حەز ناکەم هیچ جۆرە ڕێکلامێک لە پشتمەوە بێت یعنی ڕێکلامی سپۆنسەری خەڵک یعنی چونکە بەڕاستی شەقامە ناکرێ مەکیاج هەموو کەسێکە ناکرێ یعنی ئێمە من نەهاتووم یەکەم لە شەقامە پارەم دەستکەوێت من هاتووم ئەم هونەری کە پێمە هەرچەندە ئاسایی ئەگەر من خەڵکێکیش بۆ منە پاری بۆ مندانایە بەڵام من وەکو خۆم قبولم نەکردووە یعنی لەخوا بەزابێ پێویستیم بەو پارەی شەقامەنیە تەنیا من ئەمەوێت هونەرەکە پێشکەش بە میلەتی خۆم بکەم ئەو هونەرەی کە پێمە خەڵکێ لە پارەیە دەوڵەمەنە پارە دەبەخشێ من لە هونەرە دەوڵەمەند هونەرە بەخش مامۆستا عیب نییە چکە من لە یەک جار سەفەری ئەوروپام کردوە لە ئەڵمانیا بینیمە گروپێکی ئۆرکسترایی لەسەر جادە نازم چەند عازب بوون ئاسایی خەڵک هینی بۆ دانان ینی مەسەن پاداشتی بۆ دانان بەخشیشەکە دایانی زۆر ئاسایی بوو بەلایەنە مۆسیقای بە شەرتی سەمفۆنیشیان پێشکەشەکە لەسەر ئەو شەقامە و تۆش یەکجار مۆسیقای سەر شەقامە بردە ئەرمینیا پێم وابێ ئازەربایجان لە ئەرمینیا بووم من سەرەتا ئەوەت بینیوە خۆ تۆ خۆ زۆر ئاسایی لە وڵاتە زۆر طبیعیە ئەگەر مەبەستمەوەیەکە کرێشت بۆ دانێن ئاسایی ینی شتێک بەخشیەک بەڵام من بەڕاستی حەزم لە نێوەشم بۆ دانێن زۆر سپاسی میلەتەکەم کاک ڕەزاجان ئێوە لە ڕۆژهەڵات زیاتر لە بەرنامەی تیڤە یا تۆ لە بەشداری ئاهەنگ و زەماوەنەکانی شەکەیت بۆ بژێوی ژیانی خۆت بە هونەرەکە وەڵام من بەس ئەوە کە یا کاری هونەری مامۆستا حەمد ئەزانی ئیشی سولفێژەکەم
يعني دوامم هي للسولفيج والموسيقى يعني وانا قلت وبيني ما خوشم بله بله ما شاء الله يعني خوێندکاری هەیە ئەم پەروەردەی دەنگەکە يعني ئەمە لای ئەوان لە ڕۆژهەڵات ئەوەی باشە تەنانەت يعني نەخۆلی یا بڵێن ئەکادیمی هەیە بۆ پەروەردەکردنی دەنگ بله وایە يعني ئەوە زۆر گرنگە گە تۆ بچیتە ئەو خولەوە دواتر کەیتە دەرەوەبی بە گۆرانی بێژێکی ئەوەنە سەرکەوتو قوڕگت بە تەواوی مۆسیقیە بێ زۆر بەڕاستی من دەستخۆشیدان دەکەم بینیم لە سوۆشیال میدیا کاکە ڕەزان بینیوە کە خولی زۆر باشەکاتەوە یا خۆ سەرکەوتوبی لە خزمەتدانی قوربان ئێمەش وەڵا بە ناوی کوردەکانی ڕۆژهەڵات ینی هەمومان برادەرین ینی براین بەڕاستی لە ڕۆژهەڵات هونەرمەندانی چی زۆر بەتوانە هەیە ینی واقعەن هونەرەکەیان هۆنەرە بەڵام مەجالیان نییە یعنی ئەبێ مەجالێ بێ پشتیبانیان بێ پشتگیری بکرێن بەداخەوە ئەو مەجالە ڕووی نەداوە تا ئیستا بۆ هونەرمەندانە کە بتوانن خزمەتی فەرهەنگ و هونەر و کەلتوری نەتەوەکەیان بکەن هێوادارم لە داهاتووە بتوانین بێشتر یعنی بڕوان پێ بکە من بە ناوی کەسێک وەک خۆم کاتێک کە دێم بۆ بەرنامەکردن زۆر بۆم سەختە بەڕاستی یعنی هەتا ئاسانکاریمان بوو ناکرێت کە لە سنوورەکە دینێ ئەملاوە دێن بۆ باشوور ئاسانکاریمان بکەن هەر بە ئاسانی بێن ئەوەنە گیر و گرفتمان هەیە مژدەیەکت بەمێ مژدەیەکت بەمێ کە ئاسانکاریە کراوە کۆمەڵی هونەری میلی کوردستان لەبەری کۆمەڵەیەکی هونەری گەژگیر و هونەرمەندانی هەموو کوردستانە دیارە بە هەمانجی لەگەڵ قۆنسوڵەتی ئێران لە سلێمانی بە سوپاسەوە ئێمە لقی کۆمەڵی هونەری میلی کوردستانی ڕۆژهەڵات دەکەینەوە بە نزیکانە کاک ئارام بالچی لە مەریوان لەبەری نزیکترین سنوورە لە ئێمەوە لە ئێستاە بە سەرۆکی کۆمەڵی هونەری میلی کوردستانی ڕۆژهەڵات دیاری کراوە هەمووتان پێناسی کۆمەڵی هونەری میلی وەرەگرن ئەو کاتە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ ڕۆژهەڵاتیش قسە ئاکەین و لەگەڵ ئێرەش قسە ئاکەین کە ئێوە تەنها بتوانن بە پێناسەکەی ئێمە بۆ کاتی بەرنامە دەستان خۆش بێ وەڵا ئەوە شامل لەناو بەرنامەیەم کاگەران باچی پەیوەندی پێوە کردم داوای لێبوردنەکەم لە بەوەتساب نەمتوانی وەڵایم بە مۆچکۆ داخلی بەرنامە بوو بووم هونەرمەند ئارامبارچی گەنجێکی خۆشەویستە کاموو ساڵێ فستیڤاڵی نەورۆز دەستا ئەرچی خۆی لە ناو کوردستانی ڕۆژهەڵاتە ڕێگەخا بە گەورەی وەڵا دەستخۆشی لێدانێت ئەمە واقعەن ئیشێکی زۆر بە نرخە بۆ ئێمەش زۆر باشە وەڵایی ئەوە من سوپاسی جارێڵێم یعنی سوپاسی بەشی ڕۆشنبیری قۆنسڵەتی ئێرانی شەکەم لە سلێمانی کە ئەوان لەگەڵمان دەستخۆشیانەکەین هەمانجەکەن و هاوکارمانە بن بۆ پرۆژە ئێمەش دەستخۆشیان لێکین سپاس بۆ تۆ و سوپاسێکتر ماوە کە لێرە باسی بکەم بەڕاستی کە لێرە لە ناو ڕادەی گەڕیان هەتا بماوەی 6 مانگیش بەرنامێکمان هەبوو مامۆستا عەبدوڵ پێشکەشی کرد بە ناوی گەڕیان ڕۆژاوا و ئێستا حالێنەوە تەقریبان 3 مانگی بە بەرنامێکمانەیە خات و حەمی دەستنەی پێشکەشەکە ناوی گەڕیان ڕۆژهەڵاتە یعنی ئێمە هەرچەنە گوناحمانەگە بڵێن کوردستانی ڕۆژهەڵات و ڕۆژاوە باش بەڵام مهمەوە گەڕیان ڕۆژهەڵات هەیە لێرە بەرنامەیە کە هەموو ڕۆژانی پێنجشەمە پێشکەشەکرێ و هونەرمەندانی ڕۆژهەڵات خۆیان پێشکەشەکەن بە زمانی خۆتان بە زمانی سنەیی بە زمانی ئیشەڵڵا کە سەرکەوتوو بن سپاس چینە لەیلۆڕیەک بەڵێ لە خزمەتتۆنەکەی چییە سی تو گشتم هونه به هونه سی تو گشتم هونه به هونه ای گل نرگس یا گل پونه
گل نرگسه یا گل پونه کوشر سینم پانزه قرانی کوشر سینم پانزه قرانی قزن برفی دار کار همه دانی یاره بالا برز هی بالا برزای نره بالا برز هی بالا برزای نر تو های نهون هل هل و لرزای نر توی های نهون هل هل و لرزای گشتم هونه بم هونه سیتون گشتم هونه بم هونه ای گل نرگسه یا گل پونه ای گل نرگسه یا گل پونه یاره بالا برز هی بالا برزای نره بالا برز هی بالا برزای نر توی های نهون هل هل و لرزای نر توی های نهون هل هل و لرزای کوشر سینم پانزه قرانی کوشر سینم پانزه قرانی قزن قلفی دار کار همه دانی یاره بالا برز هی بالا برزای نر توی های نمون هل هل و لرزای نر توی های نمون هل هل و لرزان والله دوس ديرم كوكب الزرينة كوكب الزرينة والله دوس ديرم كوكب الزرينة كوكب الزرينة سومتشم وتيران شاتران بالسينة شاتران بالسينة گوش ورا بارم بکم گوشت شان بیل شانم درد لگیانم آی درد لگیانم هناري قات يسوى لا يدوس ويها ناري قات يسوى لا يدوس ويشم بخوامي هروا بوسا ويشم بخوامي هروا بوسا كشكل الشيرازي هي بوا بوا كشكل الشيرازي هي بوا بوا هرچی جوان خاصه حال خوار موا هرچی جوان خاصه حال خوار موا ای هر کس مزگانی دو سرم باوری
هەرکەس مزگانی دوو سەرڕام باواری ئەی ئیجازە دیری چاوم دەراواری وەی ئیجازە دیری چاوم دەراواری کەشکڵە شیرازی ناو یاقەی وەوازت کەشکڵە شیرازی ناو یاقەی وەوازت بایدە سلێمانی بامە پیش وەوازت لە ڕادیۆ گەڕیان بامە پیش وەوازت ئای ڕادیۆ گەڕیانە و مەڵ هۆنار مەوەندان ڕادیۆ گەڕیانە و مەڵ هۆنار مەوەندان یاخودایە بمینی دایەمە ڕەوەوان یاخودا بمینی دایەمە ڕەوەوان کەشکڵە شیرازی هەی باوە باوە کەشکڵە شیرازی هەی باوە باوە هەرچی جوان خاسە یا لە خوێڕەوە هەرچی جوان خاسە ها لە خوڕما دەمە خۆش بێ سپاس بۆ بەسەرکردنەوەکانە بۆ ڕادیۆی گەڕیان ئەنجاوی مشکلێ مامەسا برادێکمان هەبوو من لێرەوە ڕێز و خۆشەویستی دنیا نێرم بۆ سەرکردەی کورد کە ڕۆژە ڕۆژان ئەو پێشمەگەیەکی زۆر مادونەناز بووە ملاز عومەر کە پیاوێکی پاک و خاچی و پێشمەگەیەکی سادە بووە بوو بە لیوا شەڕیان و ملازم عومەر ئەنجا برادەی تمانەی عریف بەکر هەر زۆر زۆر خۆشمێ ئەویش ئێستا پێما بێ عەمیدار پێڵن عریف بەکر ئێمە ژێستا بووین بە تەلەڤیزیۆن سۆشیال میدیاس تازە هەر بە ڕادیۆ گەڕیان بەناوبانگین لە هەموو سۆشیال میدیا لە هەر شوێنەگەڵێن ڕادیۆ گەڕیان کەس باوەڕ ناکاتەوە هەڵە ڕادیۆ گەڕیان سپاس بۆ وشە جوانەکانە بۆ ڕادیۆ گەڕیان مامەستا من وازانیم کە هەر ئەخەنە من پێم خۆشە ناڵێم هەر بە ڕادیۆ گەڕیان بەناوبانە خۆمان ئێستا من پێناسەمان دروست کردووە کاک ڕەزاجان شوناسمان دروست کردەوە بە کارمەندەکانمان نەمان نووسیوە تەلەڤیزیۆنی گەڕیان یا هەر نووساوە پێما بێ ئادانەگە پێت بێ نووساوە ڕادیۆی گەڕیان ئەحمەد خۆشناوەتی زۆر زۆر خۆشەویستمانە بەڕێوەبەری پەیجەکانمانە لە هەولێرەوەتی پاشە خۆرساویەکان نووساوە ڕادیۆی گەڕیان وتمان کاکە جیان بەخوا ببین بە سەتەلایتی تازە ببین بە سەتەلایتی شڵین ڕادیۆی گەڕیان تازە بەم شێوەیە ناسرا مامەسا حەمیدجان ویستم مێشتی تر بە بیسەران و بینەران بڵێم بۆ مامەسا حەمید و کاگالانشی باس بکەم لەو سنووری ئەمان سێ چوار ڕزای دەنگخۆشەیە ڕزای نەزەریشەیە من زۆر زۆر ڕێزمەیە بۆی زۆر دەنگی خۆشە ڕزای فەرەجیشە لەوێ و پێم وا بێ ڕزایەکی تریشەیە ساگەبیرم چوە ئەو هیچ ڕزای سەقایی هەبوو کاتی خۆی ئەوە خاوەنی گۆرانی تێفانک ئەستاز بوو بەڕاستی تو ئەو تفەنگەی ناتوانانی تۆزێک هەر لەگە کەمانچەکە مان بە سەحەمید پێشمەکەی نەچوون کابێتونەکەی جیبەجی بکەین و تۆزێک ناتوانێ بیڵی نەوەڵی شەڵا بۆ جارێک چکە بەڕاستی هیچێکە لە هەرەمی لۆدیە ڕەسانەکانی ئێمە لێرە لەم دەبەرە کە جۆمە لە گۆرایی لوڕی بۆ کاتی خۆی پێی ئاشنا بووین لە ڕێی ڕادیۆ کرماشانەوە کە گوێویست تێبووین جۆمە لە دەنگی ڕزای سەقایی بووە بەڕاستی وە کەسێکی تر هەیە ئەوی فەرەج ئەلیپۆڕ مامۆستا فەرەج ئەلیپۆڕ ئەو بووە بەڵێ زۆر بەناوبانگە لە گۆرانی گۆرانی مەچوو ئەڵێ مەچوو کرماشانیە ئیشەکرد لە دەنگخۆشە هەرە دەنگخۆشە قەدیمەکان بێجگە لە براکەی اسماعیل سابووری ژۆش فەیروزی سابووری هەبووە بەڵام کەسێکی تری زۆر زۆر دەنگخۆشەیە کاگوران تۆش بۆ ناردەم بەڕاستی ئەوە شار ئەوە هیچ ئەوە کرماشانیە بەڵێ ئەو قەدیمەکان تۆ گۆرانی خۆش بوو حشمەت لوڕنەژات ئای بابڕە بەڵێ بابەجان حشمەتی لوڕنەژات بەڵێ حشمەتی یەک گۆرانی هەیە من کە من بەڕاستی هەتەنان لە پەیجەکەی خۆم بڵاوم گرنووسیمە گەپتانی ئارام بنەوە مەسەرەن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە گوێیەکی لێ بگرن مامەسا
نەخۆشبی گۆرانیشی هەیە باوەڕم ببن نەخۆش چاکاتەوە ئەیتر نازانم ئێستا کاک هەسامی کوڕیشی هەیزامی کوڕشی بەڵێ، زۆرم بەڵێ. پێخۆش بوو کلیپێکیان بۆ بەڵێ ئەو گۆرانی بابی تازە هونەرمەندێکی بەتوانایە ئەو گۆرانی بەڕاستی. کامەیە کاک تۆ چی وەڵا نازانم لەبیر نییە گۆرانێکی کە زۆر پێی بەڕاستی. نابانە نازانم کام گۆرانی. بابزان مەچوویکی پێوەیە بارحاڵ ئێمە سپاسی تو ئەەکەین کە ئەمڕۆ لەم بەرنامەیە ئامادە بوو ئێمە تەنها یەک دیاری ئەخیری بەرنامەمان ماوەگە پێش شەشمان بکەی لای خۆمەوە ڕێک بێت لۆڕی بێت ڕێک بێت نەوەڵا نە لوڕی با خۆی بە دڵی خۆی ئەبێ ئەزانی چیە حەزم بە دڵی خۆت ئەبێ من یادی بکەم لە هونەرمەندێکی زۆر باسی کە بەتوانە باسیکە ئیسماعیلی باسی باسی ئیسماعیلی مەسقەتی بکەین باشە ئەو باسی گۆرانیی کرد مامەسا بەڕاستی زۆر زۆر خەرتۆنەکە جێبەجێ وەڵا لە سێگایە ئەی هەوار ئەوە چگەرە بۆ بەوەکەیە هەستێکاکی خۆ بۆ بۆەکە بەڵام ئەو گۆرانیە گۆرانیکی زۆر زۆر جوانە کە خوالی خۆش بوو ئیسماعیل مەسقەتی بەڕاستی خۆشەویستانی گەڕەمیدیا ئەمڕۆ من زۆر بەختەوەر بووم کە لەگە حزوری ئەم میوانە خۆشەویستانە کە گەورەیان کە دین ڕادێ گەڕێنیان ئاوادان کردەوە کاک ڕزاجان لە کۆتایی بەرنامەمە سپاس دەکەم لەگە دیارەکە سپاسی کاگوران دەکەم کە و دیارە بە نرخانەی ئەمڕۆ دێنزی کردمەوە کاکە ڕێباز خۆشەویست کاگەلانی مامناسی خۆشەویست مامەسا حەمیدجان سپاس دەکەم بۆ ئامادەبوونە ئەمە دیاری بەرنمەکەمانە ئەمیش هەری ئەشێکە لە چڵە نێرگزەکانی ئەم نورۆزەکە ئێمە ڕۆژانە هەم ڕۆژە بەنامی تایبەتمانەیە پێم وابێ بۆ دوای ئەمەش بەنامی ترێن هەمە دەکرۆ کاکبرانەوە ئەوش هەر بەنامی تایبەتە بۆ نەورۆز ئەچینە لای دیارە جوانەکەی کاکە ڕەزا ئەگەر ویستانمەوە بە بیستگان و بینەرانی بڵێن لە خزمەت دانین ئێوە دوای وتەی خۆتان توان پێشکەشکەن و من لای خۆمەوە سپاسان دەکەم لەگە دیارەکەی وەڵی مێش هەر ڕێز و سڵاو و سپاسمان هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی ئەم کاناڵە ڕەنگینە ئەم تلڤیزیۆنە ئەم رادیۆ هەموو شتێک وەڵی دەستان خۆش بێ سپاسان دەکەین خۆشحاڵ بووین بەوە کە بەشداریمان کرد لەگەڵ هونەرمەندی بەتوانە کاک جەزای بەڕێز و کاکالانی خۆشەویست مامۆستا حامدی ژەنیار وەڵا سپاس بۆ هەمووتان مامۆستاجیان کاکە جەزاجیان زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ لەگەڵ تۆی بەڕێز لەگەڵ کاکە ئالان ئەو ستافە بەڕێزەی گەڕیان میدیا بەڕاستی من زۆر بەوە خۆشحاڵ بووم کەوتت هونەرەکەی تۆ لە پەیجەکەمەوە زۆر جار ئێوە ڕۆژانە ئیسفادە لە هونەرەکەی من ئەکەن بۆ خەڵک من ئەو پەیجە ناوم ناوە میوزیکی شەقام واتە هونەری خەڵک ئاوازی کوچە و کۆڵان ئاوازی کوچە و کۆڵانی ئەو ئیمن نییە یو میلەتەیە دەستی تۆ خۆش لەبەرەوە هەموو کەس ئازادە هونەری من بەکاربێنێت گەورەترین خزمەتەکەی دەستخۆشی دێ چای منی کاکە جەزاجیان دواوتەم ئەوەیە من لە شەقامم زۆر کەس پێم ئەڵێ بۆ زۆر جار خەڵکێک بەکارهێنی کە خەڵکەکە لەگەڵ ڕێزمان ڕەنگە لە ڕووی ئەقلەوە ناکەم بێ بەڵام تۆ دڵی خۆشەکەی ئەو تێ ناگات تۆ بەڵام من ئەمەوێ یەکەم ئەو کەسێتی بۆ ئەو کەسێتێک جوان بۆ کەسە بگوژێڕمەوە دوای ئەوە من هونەر ئەەکەم ئەگەر ئەو کەسە هونەرێکی جوان پێشکەشکە قەیچێکە بە تا ڕادێک کەم کاڵفام یعنی کەم کاڵفامەیە ناکامە مهمە ئەو کەسەش مرۆڤ وەکو من وەکو هەمووانی کە لە شەقامەکە من هیوادارم خەڵک بیر بگاتەوە شەقامی هەمومانە زۆرتەوە شەقامی هەموو کەسە جاکە ئەگەری هەموو کەس بێ مهندسێک و شێتێک و هەموویەتی خوانەخواسە هەر کەسێک یعنی زۆرتەوە هەموو کەسێکە جا لەبەرەوە من بە خۆشحاڵی و ئەڵێم من بۆ هەموو کەسم بەڵام لە خزمەت هونەر یاخوا بمێنی تەمەند درێژ ویشانازی بۆکەین سواز بۆ مستابی گەڕێنیگە جارێکی سواز دەنێرم بۆ سەرۆ کەرێ بکاکەین بۆ هەموو خۆشەویستان لەگەڵ دیارەکەی کاکە ڕزای کوردەوە پێشکەشە بە سەر و هەریم کاکەی
شانی عزیز باو 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 فارسینی زانم خۆم کرماشانی عزیز باو 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 فارسینی زانم وزوانە کوردی عزیز باو 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 قەزاد لە گیانم وزوانە کوردی نازار باو 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 قەزاد لە گیانم بەو باو بەو 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 مەچوورەوە بەو باو بەو 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 مەچوورەوە وەڵە ئەم شەو لە لامان ڕۆژ بێکارەوە ڕۆژ بێکارەوە خۆم کرماشانی عزیز باو 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 دووسم قەسریە خۆم کرماشانی عزیز باو 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 دووسم قەسریە خاتر خەیبیمە عزیز باو 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 تەقسیرم نییە خاتر خەیبیمە باوان باو 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 تەقسیرم نییە بەو باو بەو بەو خانمە خاسەگەم بەو باو بەو بەو خانمە خاسەگەم وەڵە پاو پێڵە و لەبان دیەی ڕاسەگەم دیەی ڕاسەگەم كفتم وشونت عزيز باو 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 وماتشو ماتشو كفتم وشونت عزيز باو 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 وماتشو ماتشو ياخد على تشكاي عزيز باو 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 دير بخويداتشو يا خوا من توقعي نظر باو 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 دير بخويداتشو باو باو باو